ئێمەژن زۆر جار پێکەوە دادەنشین و گلەی و گازندە لە بەختی خۆمان دەکەین. باز لە زەحمەتەکانی ژیانمان دەکەین، باز لە نایەکسانیەکان لە نێو خێزانەکانەوە بگرا هەتا دەگاتە شوێنی کار دەکەین. باز لەوە دەکەین کە چۆن دەبێت دوو هێندی ڕەگەزی بەرامبەر زەحمەت بکێشین تا دەگەینە پلەپۆستێک و کە گەیشتینە ئەو پلەپۆستەش چەندێک چاوەڕوانی شتی زیاتر لە ئێمەیژن دەکرێت. لەگەڵ ئەمانەشدا بەگشتی هەمومان لە دەوری پرسیارێک کۆ نەبووینەتەوە تا کۆڕوانینێک دروست بکەین سەبارەت بەوەی دەبێت چی بکەین. پێویستە بشپرسین ئەم جیاوازیانە بۆچی دروست بوون. وەڵامەکان جۆرا و جۆرن. هەندێک دەڵێن سروشت ئەم جیاوازیانەی دروست کردووە، هەندێکیش دەڵێن کۆمەڵگەی باو، هەندێک دەڵێن ژن خۆی بەرپرسیارە و هەندێکیش ئاین بە هۆکار دەزانن. من هێرۆ زەنگەنە خۆشحاڵم لە ژینی ژنانەوە دێمە خزمەتتان بۆ هەڵسانگاندنی ئەم بابەتانە. دروشمی ئەم ساڵی نەتەوە یەکگرتوەکان بۆ ڕۆژی جیهانی ژنان یەکسانی جێندەری ئەمڕۆ لە پێناو ئایندێکی بەردەوامە. ئایا یەکسانی جێندەری تا چەندێک لە کۆمەڵگەی کوردیدا گرنگی پێدراوە؟ سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان کە یەکەم ژنە ئەو پۆستە باڵایی هەبێت لە هەرێم و تەواوی عێراقدا لە دیمانەیەکدا لەگەڵ بەشی کوردی دەنگی ئەمریکا دەڵێت شتێک نییە بە ناوی یەکسانی جێندەری. ئەزای وەکوتم لێرە شتێک نییە بەو ناوە و ئەستن دراساتی زۆر کەم هەیە لەسەری ئەگەر بە دیاریکراوی لە سەرمی کوردستان قسە بکەین، ئەگەر لەسەر ڕەهەندی فەلسەفی قساکەین، لەسەر دراسات قساکەین، ئەو ڕەنگە خەڵکی مختەسەبێ لە ئێمەمانان باشتر قسە بکە. بەڵام لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی یەکسانی جێندەری و بابەتی یەکسانی جێندەری ئەولەویەت نییە بۆ دەسەڵاتی سیاسی. ئەمێ دووبارەی بکەمەوە و هیچ پلان و استراتیژێکی دوورمە و داشمان نییە بۆ ئەوەی کە ئێمە لە ڕۆژێ لە ڕۆژانە بگەینە نزیک بینەوە لە یەکسانی جێندەری. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتانە دکتۆر چۆمان هەردی مامۆستای زانکۆ و بەڕێوەبەری سەنتەری جێندەر بۆ گەشە پێدان و لێکۆڵینەوەی زانکۆی ئەمریکی لەگەڵماندایە. دکتۆرم کاتت باش؟ کاتت باش. سپاس. دکتۆر با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم. سەرۆکی پەرلەمانی هەرێمی کوردستان دەڵێت بابەتی ژن، بابەتی یەکسانی جێندەری لە هەرێمی کوردستان نەبووە بە ئەولەویەت. لەسەر ئەماڵی چی؟ بێگومان یەکسانی جێندەری شتێکە کە ئێمە بەردەوام وازام لە هەموو وڵاتێکی دنیا نەکە لە کوردستان هەوڵە دەین پێی بگەین. هێشتا لە پرۆسەیەکی دوور و درێژین و بۆ شوێنێکی وەکوی ئێمە کە لە ململانەی سیاسی نەجاتی بووە هێشتا لە سەرەتای پرۆسەکە داین. بێگومان هەندێک گۆڕانکاری ڕوویداوە هەمومان دەزانین لە بواری یاسا و میدیا و هەنێ دەستکەوت هەبووە بۆ ژنان سیستەمی کۆتاوە هەروەها. بەڵام ئەوەش ڕاستە کە پرسەکە پرسێکی سەرەکی نەک هەر حکومەتی کوردستان نییە، بەڵکو بە شێوەیەکی گشتی خەڵکی کوردستانیش بە گرنگی نازانێ. هەر ئەم ڕووداوانەی ئەم کۆتاییە کە 16 ژن لە ماوەی 2 مانگا کوژران و هاتنی ڕۆژی جیهانی ژنان بۆمان دەرەکەوێت لەو کۆمنتانێک کە لە فەیسبوک خوێنمانەوە. بەشێکی زۆری ئەم کۆمەلگایە پشتگیری لە تونند و تیژی بەرامبەر بە ژنانەکە، دەستخۆشی لە تاوان بارانەکە، بە بەردەوام لە جیاتیوەی پەنجەی تۆمەت بۆ ئەو کەسە ڕاپکێشێ کە تاوانەکەی کردووە بۆ ئەو سیستەمە حکومڕانی کە زۆر جار تاوانبارەکانە پارێزێ و پرسی ژن بە پرسێکی سەرەکی نازانێت. لە جیاتی ئەوە پەنجەی تۆمەت بۆ ژنان و ڕێکخراوەکانی ژنان ڕاکێشێ کە لە ڕاستیە گروپێکن کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەلگای مەدەنین کە هەم بودجەی سنوورداریان هەیە و هەم کاری ئەوان و توانای ئەوان لەوەدا نییە کە بە شێوەیەکی گشتی هەموو ژنانی کوردستان بپارێزن. پاراستنی ژیانی هاوڵاتیان بە ژن و پیاوەوە ئەرکی حکومەتە، چونکە دام و دەستگاکانی هەیە بۆی ئەمیشە جێبەجێ بکە ڕێکخراوەکان ئەو دام و دەستگایان. باشە دکتۆر چۆمان، ئەو کەسانی کە ئەبێ پرسی ژن بکەن بە ئەولەویەت کوێن؟ ئەو کەسانە چ کەسێکن کە پێویستە کار بۆ ئەمە بەستە بکەن؟ ڕاستێکی خۆی مازانین مثلەن هەندێک یاسا گۆڕانکاری تیا کراوە، بەڵام یاسا بە تەنها ناتوانێت زەمانەتی پارێزراوی ژن و حرمەتی ژن و ژیانێکی شەرفمەندانە بۆ ژن بکات. بەشێکی زۆری ڕێگریەکان ڕێگری تێڕوانینی خەڵکە جا لە دەستگای پۆلیسەوە کە بڕیارە ژن بپارێزێ لە ئاسایشەکانتەوە. ئێمە بۆ نمونە ئێمە دوێنێ خۆپیشاندانێکمان هەبوو لە سلێمانی لە بەردەم پزیشکی دادوەری، لەگەڵەوەشا کە ئیجازە وەرگیرا بوو بۆ خۆپیشاندانەکە بەردەوام دەستگاکانی یاسایش پیانەوتی نەبێ بڕۆن نابێ لێرا بن، ئێستا سەرۆکەکەم دێ ئەمرم پێکراوە و ئێمە طبعاً لە جێگەی خۆمان نەجوڵاینەوەن هەوڵیاندا تۆزێ بمان ترسێن و هەڕەشەمان لێ بکەن کە بڕۆین ئێمە نەچوین سێرەکەیت
زۆرینەی ئەو دام و دەستگایانی کە دەبێت ژن بپارێزن ئیتر و ئەوانەی کە بەرپرسیارن لە بەڕێوەبردننی خطابی ئێمە لەسەر ئەوەی کە ژنکێ و پیاوکێ و عدالت یعنی چی بۆ نمونە مامۆستایانی ئاینی زۆر جار هەندێکیان بە تایبەتی ڕۆڵی زۆر منفیان بینیوە لەم هینەیە و هەروەها خطابی حکوومەتی کوردستان زیاتر خطابێکی شیعاراوی بووە وەک لەوەی بەڕاستی ئیرادەی هەبێت کە ئیش لەوانە بکە کەواتە تێڕوانینی خەڵک و یا بڵێن پابندبوونی دەستگاکانی حکوومەت بە پاراستنی ژمانەوە ئەمانە هەموو کەم و کوڕیانتیایەوە تەنها بە گۆڕینی چەند یاسایەک تۆ ناتوانانی نە یەکسانی جەندەری بە دەستبێنی و نەوڵاتیانی ژن بپارێزی لە تونند و تیژی. بەڵێ دکتۆر دێمەوەلات و زیاتر باسی ئەم بابەتەکەین بە تایبەتی باز لە پەروەردەی یەکسانانە لە ناو خێزان و هەروەها لە خوێندنگاش بۆ پێگەیاندنی نەوەیەکی نوێ کە ئەو نەوەیە زیاتر بڕوایان بە یەکسانی جەندەری هەبێت. دێمەوەلات بۆ ئەو باسا بەڵام پێش ئەوە با بڕۆینە راپۆرتێکی پەیامنێرمان لە هەولێرەوە بووی ئامادەکردوین لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانیش چالاکوانان پێیان وایە یەکسانی جێندەری تەنها دروشمە و هیچی تر نییە. زۆرن ئەو ژنانەی لە هەرێمی کوردستاندا بەردەوام هەوڵ دەدەن بگەن بە پۆستی باڵا بۆ ئەوەی لەو ڕێگەیەوە توانەکانی خۆیان بسەلمێنن. ئەم ژنە کاندیدی سەر و کوماری عێراق بوو کاریشی لەو بارەیەوە کردبوو بۆ ڕۆژی دەنگدان بەڵام خۆی کشاندەوە. بۆ من قورس نەبوو لەبەر ئەوەی شارەزاییم هەبوو و عیلاقاتشم هەبوو لە ئەو پەرلەمانی عێراق خەڵکێک هەبوو لە ئەندامی پەرلەمانی عێراق بوون لەگەڵ خۆم بووینە لە ئەنجومەنی پارێزگا و لە محافەزەکانی تریش ئەوانیش لەگەڵ من ئەندامی ئەنجومەنی پارێزگا بوونەوە ئێستا ئەندامی پەرلەمانە زۆر سوپاسیان دەکەم پشتیوانیان کردم و کاریشیان بۆ ئەوە دەکرد دەنگم بۆ کۆبکەنەوە و هەروەها لە کوتلەکانی سەرۆک فراکسیۆنەکانم دەناسی دەمتوانی ئیتیساڵیان لەگەر بکەم بەڵام لەگەڵ ئەوەش حاجزێک هەبوویان وەکو بڵێ شتێک هەبوو نەدەتوانی زیاتر بچی بەرەو پێش بچی لەبەر ئەوەی تەکەتولات هەبوو اتفاقات هەبوو لە ناو پەرلەمانی عێراق زیاتر هەندێک لە کوتلەکان کاریان بۆ کاندیدی خۆیان دەکرد ئەوەش مافی خۆیانە کە کاندیدیان هەبوو کاری بۆ بکەن بە من ئەو مەرحەلەیە کە ژن بێ خۆی کاندید بکە بۆ ئەوەی ببیتە سەرۆک کۆماری وڵاتێکی وەکو عێراق نزیکەی 19 ساڵە دوای ئازادی عێراق هەتاوەکو ئێستا ژن ڕۆڵی خۆی لە پۆستە باڵاکان نەبینیوە. یەکێکە لەو ژنانەی کە بڕوانەمەی بەرزی هەیە و دەڵێت توانایەکی باشیشم هەیە لە سیاسەتدا و خۆیشی کاندید کردبوو بۆ پەرلەمانی عێراق. یەکسانی جێندەری لە دروشمێکی گەورە و ڕووکەش زیاتر نیە لە هەرێمی کوردستان و ئێمە نایەکسانی دەبینین لە کایەکانی سیاسی لە بوارەکانی ئابووری لە زانستی تەنان بە ناوەندەکانی زانکۆ و لە خوێندکاران و لە بڕیاری سیاسیش ئێمە دەبینین ئافرەت مافی خۆی پێ نەدراوە لە شوێنی بڕیار و کاریگەری خۆی لەوانەیە کە لە کوردستان دەبینین. من وەکو ئافرەت قوربانیم داوە تەنانەت ڕەنگە لەبەرەوەی ئەندامی حزبێکی باڵادەست نەبوومە نەمانتوانێت سەرەڵای بڕوانەمەکان و شەهادەکانمان بگەینە شوێنی مەبەست و خزمەتی خۆمان بکەین. بۆیە هیوادارم ئەو بیرۆڕایە بگۆڕێ ئیتر ئەم دروشمە دروکەشیانە بە تایبەتی لەباری یەکسانی جێندەری بکەینە کردار لەوەی زیاتر دروشم بێتە. هاتوومەتە ئەنجومەنی باڵای کاروباری خانمانی حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستمە ئەمینداری گشتی ئەم ئەنجومانە لەمەڕ ڕەوش و پرسی ژنان لە هەرێمی کوردستاندا بدوێنم. ئەو پلانانێکە لە 8 مارس جێبەجێ ئەکرێت پلانێک نین تەنیا ئەکتیڤیتی ڕۆژێک بیتن چالاکی ڕۆژێک بی بەڵکو پلانی درێژخایەنی ئەنجومەنی خانمان لە جێبەجێکردنی سەبارەت بە چەمکی نەمانی جیاکاری یاخود کەمکردنەوەی جیاکاری چەمکی بە تەندروست ڕاگەیاندنی جەندەر و پێناسەیەکی تەندروستانە کە لەگەر کۆمەلگای ئێمە بگونجێتن. من ناتوانم شتێک لە دەرەوە بین بێم لەسەر کۆمەلگای ئێمە جێبەجێ کەم پێش ئەوەی دراسەی و ئەرزیە و واقعی کۆمەلگای خۆم نەکەم. ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان وە لە ڕێگای مؤسسەی ئەنجومەنی خانمانەوە لەگەڵ ئەکادیمیەکان و لەگەڵ ئێکسپێرتی نێودەوڵەتی و ئێکسپێرتی ناوخۆیی هەوڵماندا پێداچوونەوەیەک با تێرمەکە بکەین واتی و ئارێکی بۆ ئامادە بکەین تا بتوان بە شێوەیەکی یەکبوونی واتە یونیتێت ئیش لەسەر ئەو بابەتە بکەین لە هەموو دامدەستگاکانی حکوومەت. دروشمی ئەم ساڵی ڕۆژی جیهانی ژنان یەکسانی جێندەری ئەمڕۆ بۆ ئایندەیەکی بەردەوامە. لەم بارەیەوە هاتوومەتە لای بەرپرسیەکەی یەکسانی جێندەری لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و بۆ چۆنی ئەوان لەسەر ئەم دروشمە وەردەگرم. هیوادارم کاری لەسەر بکرێت کاری بۆ بکرێت حیزبەکان دەسەڵات حکوومەت کاری بۆ بکە ڕێکخراوەکان بە جددیتر کاری بۆ بکەن
UN کەمێک بە هیمەتێکی بەجددیەوە بێتە نێت هەموو گرفتەکان بەجێ بێڵێت و بێت بڵێ لە وڵاتە خەتە نەهێ گرفتی ئێمە ئەوەیە کە کارەکان بەجددی ناکرێت دروشمە جارێ بابزانین دروشمەکانمانگەێنێ بچی ئێمە ئەبینین وەفدەکانی خۆ ژنە سیاست مدارەکانمان زۆرن بەڵام وەفدەکانی کە ئەچنە بەخاو ئەچنە وڵاتان کەم جار ژنیان تیاە تۆ ئەوە لەکوێ ئەبینی لەو جیاوازی بینینەوە یەکە لە کاتێکە تۆ سەیری جیهانکە ئەگەر باڵانسێکی جەندەری تیا وایە کێ ئەڵێ ئەم هەموو جەنگ و خوێنە ڕووی لەبەر ئەوە ناکە ژن باشترە لە پیاو لەبەر ئەوەی ژن جۆرێکی تر بیرەکاتەوە لە پیاو ئەگەر ژن سیاست بکە بە سیاسەتێکی ژنانە جیاوازی دروستە بێ ئەو باڵانسە کە ئێمە ئەڵێن باڵانس ئەگەر باڵانس نەبێ لە هەموو شتێکە خەلەل دروستە بێت جێ باسە بەپی ئاماریکە ئەنجومەنی باڵای کاروباری خانمانی حکوومەت هەرێمی کوردستان تەنها لە دوومانگی ڕابردوودا 9 ژن لە هەرێمی کوردستاندا کوژەراون و ئەمەش نیگەرانیەکی زۆری دروست کردووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. دکتۆر چۆمان هەردی دەگەڕێمەوە لات و دەچینە ئەو پرسیارەی کە ئاماژەم پێکرد دەمەوێت بزانم ینی گومان لەوەیان نییە دەڵێن پەروەردە زۆر گرنگە بۆ گۆڕینی با بڵێن تێڕوانینی خەڵکی لەم بارەیەوە بەڵام ئایا لە نێو کۆمەلگای کوردیە چەندێک گرنگی بەوە دراوە چەندێک گرنگی بە پێگەیاندنی نەوەیەکی نوێ دراوە تا ئەم نەوە نوێیە بێن بە تێڕوانینێکی نوێەوە و بڕوایان بە یەکسانی نێرومێ هەبێت. ئەوەی ئێمە لە هەرێمی کوردستان دەیبینین بەداخەوە شکستی زۆر کردی جیاوازە بۆ نمونە ئەگەر بناڵ لە ماڵی خۆیدا هەنێ بەهای یەکسانی و عەدالەت و نەبەزاندنی سنووری بەرامبەر و ڕێزگرتن لە شکۆی کەسی بەرامبەر فێر نەبێ هەر هیچ نەبێ ئەکرێ لە قوتابخانە فێری بێ ئەکرێ لە ڕێگەی ئاینەوە فێری بێ ئەکرێ لە ڕێگەی میدیاکانەوە فێری بێ بەڵام لە ڕاستیاوەی ئێمەی بینین لە ڕێگەی بە کۆڵم مەڵایەتیکردنی مناڵەوە دایک و باوکەکان زۆر شت هەیە زۆر لە نێوان کچ و کوڕەکانیان ناکەن و کوڕەکانیان تێگەن کە مافیان هەیە بەسەر جەستە و کاریارەکانی ژنانی دەوروبەریانەوە و ئیمتیازیان هەیە بەسەریانە و ئەم تێڕوانینە کە ئەشتنە قوتابخانەوە کە دواتر لە میدیاوە سەیرەکەن و هەروەها لە ڕێگەی ئاینەوە تەحەدای ئەم تێڕوانینە ناکرێت. ئەلبەتە ئەمە بە تەنها لایەنێک ناکرێت گۆڕینی ئەو تێڕوانینە گۆڕینی چەمکی یا بڵێن پێناسەی ژن بوون و پیاو بوون و پێناسەی ئینسان بوون یعنی چی و ئایا بەڕاستی لە وڵاتە ژن وەکو بوونەوەرێکی سەربەخۆ وەکو ئینسانێک وەکو پیاوێک سیر ئەکرێیان نا ئەمانە پرسیارن کە هەر ناشکرێن بەشێکی زۆریانە بەبێ پرسیار و بەبێ لێکۆڵینەوە و بەپێ ڕەخنەگەڵ بکرێ و بە بەردەوام نەکرد قبوڵەکرێت لەلایەن مناڵەوە بە بەردەوامی هەمان پەیام وەرئەگرێتەوە لە کەرتە جیاوازەکانی وەکو باسم کرد لە کەرتی تەرفیهیەوە بێ میدیاکان و فیلم و کارتۆنەکانەوە بێ لە گۆرانی کلیپ و گۆرانیەکانەوە بێ لە شیعری ئەدەبیاتەوە بێ لەلایەن مامۆستایانی ئاینیەوە بێ یاخود لەلایەن مامۆستایان قوتابخانەکانەوە بێ ئەم پەیامە دووبارە دەوترێتەوە کە ژن دەبێت لە خزمەتی پیاودا بێ ژن بوونەوەرێکی سەربەخۆ نییە و پیاو مافی ئەوەی هەیە ئەگەر ژنێک لە هەندێک سنوور کە بۆی دانراوە بەزاندی مافی ئەوەی هەیە بیکوژێ و ئەوە تاکە ئەشتی کوژێ زۆر جار لە سزا دەربازە بێ و زۆربەی کۆمەلگاش دەستخۆشی لێەکە. بەڵێ دکتۆر دەزانم لە هەرێمی کوردستان ئەنجومەنێک هەیە ئەنجومەنی باڵای خانمان کە کار بۆ داکۆکیکردن لە مافەکانی خانمان دەکەن ڕۆڵی ئەم ئەنجومەنە لە ناو حکوومەتدا چۆن هەڵدەسەنگێنیت؟ ڕاستیەکەی ئەنجومەنی خانمان تازە یاسایەکیان بۆ دەرچوو و ناوەکەشیان گۆڕی و ئیشکردن زیاتر لەگەڵ بەسەر استراتیجەکەن لە ناو حکوومەتە هەڵبەتە هەندێک جار بەڕاستی سەر لێ تێکچوونێک هەیە لە سەبارەت بە ڕۆڵی ئەوان جاری وهەیە خۆیان وەکو ڕێکخراوێک مامەڵاکەن کە پرۆژە جێبەجێەکە بەڵام لە ڕاستیە ئەوەی ئێمە پێمان وایە کە ڕۆڵی ئەوان زیاتر ڕۆڵی استراتیج و دانانی بەرنامە و سیاست و پۆلیسی و ئەمانەیە و لەم بوارانە هەندێک کار کراوە تەنانەت ئەو وەزارەتانەی کە پەیوەندن بە پرسی ژن تر وەزارەتی ناوخۆ بێ کاروباری کۆمەڵایەتی بێ وەزارەتی کۆمەڵێک وەزارەتن وەزارەتی تەندروستیە وەزارەتی ڕۆشنبیریە وەزارەتی پەروەردەیە کۆمەڵێک وەزارەتن پێکەوە کە تۆڕێکیان دروست کردووە بەڵام تەنانەت ئەو یەکەی جەندەریانەی کە لە ئەنجامی پێشنیاری ئەنجومەنی باڵای خانمانەوە دروست بوون ئەو یەکانە ئەگەر سەیریان پێی نۆ یەکەی یەکسانی جەندەری لە هەندێک وەزارەت دروست بوون
کارانین لەبەرەوەی ئەو کەسانی کە نیشانەیان نەدرێتێ لە ڕاستیە تەفەڕۆک ناکەن ئیشی تریشیان هەیە جاری وا هەیە زانیاری ئەو تۆیان نییە پێویستیان بە خولی ڕاهێنانە پێویستیان بەوەیە کە تەنها ئەو ئیشە جێبەجێ بکەن وەک لەوەی چەند ئیشێکی تریان هەبێتەوەتە کێشەکە لەوایە لە ڕاست لە زۆر ئاستا مەسەلەن هەستەکەی کە بڕیارێک دەدرێ لە ڕووی جێبەجێکردنەوە کێشەی زۆری تایەوە هەماهەنگی لە نێوان دەستگا جیاوازەکانی حکوومەتە و هەروەها پەیوەندی حکوومەت بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە ئەمانە هەموو کێشەدارن زۆر جار ڕێکخراوەکان لێ ناگیرێ و پێشنیارەکانیان جێبەجێ ناکرێ هەتا یاسایەک ئەگۆڕی بۆ نمونە بە چەندین فیلتەرە هەڕواجاری وهەیەوە دەستکاریەکرێ ئەبێ بە یاسایەکی ترکەتەوە دێتە بواری دەرچوونەوە ئەمانە هەموو کێشان بەڕاستی هەماهەنگی پێویستە لە نێوان خودی حکوومەت کیانە جیاوازەکانی حکوومەت پەیوەندی حکوومەت لەگەڵ ڕێکخراوەکان لەلایەکی ترەوە ئێمە بیرمان نەچێ ڕێکخراوە نەودەوڵەتیەکانی کە فەند ئەدەن ئەوانیش ڕۆڵی خۆیانە گێڕن ئەوانیش بڕیارە دەن لەسەرەوەی چ پرۆژەیەک فەند دەکرێ و چی ناکرێ ئێمە لێکۆڵینەوەی لەسەرەوەی کە لە کاتی هاتنی داشا بۆ نمونە هەرچی پارەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان هەبوو تەرخان کرا بۆ ئەو قەیرانە کۆمەڵایەتی و مرۆڤایەتی کە بە بۆنی هاتنی ئاوارە و پەنابەرەوە ڕوویدا بۆ بۆنەوە ئەو فەندانەی کە ڕێکخراوەکانی ژنان وەریانەگرت و بۆ گەشەدان بە دەستکەوتەکانیان پێویستیان بوو زۆربەی وەستێنرا و ئەمەش کاریگەری هەیە لەسەرەکەی لە پڕێکە کاردانەوەیکی نێگەتیڤ ڕۆدا چونکە تۆ ماوەیەک ڕێکخراوەکان مەشغوڵە بن بە پرسێکی ترەوە و پرسی ژنان دیسانەکەوێتە دواوە. بەڵێ دکتۆر لەگەڵماندا بمێنەرەوە دەچینە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. ژنانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریاش بە ئازایەتی و بەجەرگی بە ناوبانگێکیان بۆ خۆیان دروست کرد هاوکاتی شەڕەکانیان لە دژی چەکدارانی داعشدا بەڵام لەگەڵ ئەوەشدا هێشتا فرێژنی لە تەواوی ناوچەکە قەدەغە نەکراوە. ڕەوشا ژنان لە باکوور و ژلاتی سووریە لەسەر ئاستا خۆجهی هەرێمی و ناودەوڵەتی هەیە ڕادەیەکە بلند دەنگ بەدایە جیهانێ لە گۆری چاودێران لە باکوور و ژلاتی سووریە ژنان ئاستەکە بلند ژە ئازادی و پاراستنا مافی خۆ بدەستخستنە لێ تەوی vê geşe bêdanê dimijara cîbcîkirina yasayên girêdayî jinê cudabûneke xuya di navbera herêmên rêveberiya Xweser de heye mînaka wê jî pirsa pirjinî got li herêmên Cezîrê qedexe ye pirjinî weke binpêkirinekê dermafê jinan de tê nirxandin lê li herêmên Reqqa Dêra Zorê ku piraniya niştecihên wê erebin ew yase nehatiye cîbcîkirin û pirjinî نەقەدەخەیە گۆگەرەك ئەو قانون چما لە جەزیرە تێ مەشاندن لە جەمەنای مەشاندن لەسەروی ئەساسیش قۆمیتا قانونی هاتە دەرخستن مەجلسا ژنێ باکوور و ژلاتی سووری یەک ji xebatê wênî esasî got qanûnê jin li ser asta bakur û jilatê Sûrî yanî bibi yek qanûn li ser wî esasî xwe xebat hatî kirin miswede jî ana hazirê ji bo got ew qanûna hanê em destpêkê wek bê yanî bê qebûl kirin gerek hinek xebat bê meşandin gerek civîn ji wan herêmar bê çêkirin hem kesê di nava rêveberiya Xweser de hem kesên di nava civakê de yanî ji projê menî îsal xebatê jin ê bakur û jilatê Sûrî sala 2022 da tasdîqkirina qanûnê jin ser asta bakur û jilatê Sûrî wek me got destpêkê yanî hinekî civîn bê çêkirin qebûlkirina evê qanûnê ji nava civakê de û gava diyemîn wê ew qanûn bê tasdîqkirin. Li aliyekî din asta binpêkirinên mafê jinan li herêmên rêveberiya Xweser ji hev cudan e. Rêvebera rêxistina saraya parastina mafê jinan Arzo Temo dibêje binpêkirin di dermafê jinan de li ser asta herêma Cezîrê û Furatê li bakur û jilatê Sûriyê hatine tomarkirin 49 binpêkirinin. Piraniya van binpêkirinan li herêman Reqqa û Dêra Zorê ne. ئەمە ئەم کارشتەر بێژن لە ئینتیهاکاتێک گۆل هەرێمە فراتێ چێ دەبن هینکی نسبەتا وێنا گەلەکترێ ji alî milê Cezîrê de ji ber golwê deke hîna sîstema eşairî heye hîna sîstema adat û teqalîd hene hîna sîstema dijî yanî xelaya wek bêje xelayê Daişê hîna li wê de xelayê Daişê jî hazirî hene hîna zihniyeta zikûrî li wê deke gelkî pêşketiyê. Birêz Temo di berdewamiya axaftina xwe de sedemên got dihêle asta binpêkirinan li wan herêman bilindtir bibe sedemên etnîkîne girêdayî ol û eşîr û hişmendiya mêr ya serdest di nava civaka wê deverê de ye her wiha tevgera şaneyên Daişê jî roleke neyînî dilîze cudabûn di navbera mafê jinan de li herêmên rêveberiya Xweser hene li çavdêr bawer dikin got ew cudabûn neb sedemên goyasa tinene lê kêşeya cîbcîkirina wan yasayan li hin deveran mîna Reqqa û Dêra Zorê Zana Umer dengê Amerîka Qamişlo
دەگەڕێمەوە لە دکتۆر ئەوە لەو راپۆرتەکە بینیمان با بڵین لە زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتدا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا چۆنەڵی تا ئەندازەیەک یەکسانی هەیە لە دانانی ژنێک و پیاوێک ینی لە هەموو جمکەکانی حکوومەت و دەسەڵاتدا. ئایا لە هەرێمی کوردستان تا چەندێک ئەمە ڕەچاو کراوە، تا چەندێک پۆستەکان دەزانین لە پۆستە باڵاکانە ژن کەم هەیە، بەڵام لە پۆستە ئیدارەکانە تا چەندێک ژندا ئەندێ لەو پۆستانە، تا چەندێک ژنان دەرفەتیانەیە بگەن بۆ پۆستانە؟ لە ڕاستیە هەمووان نەزانین کە زیاتر حزۆری ژن لە زۆربەی دام و دەستگاکانی حکوومەتە حزۆرێکی ڕەمزیە. ئەگەر سیستەمی کۆتا هەیە کە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمان لە 180 ژنان دایانرێن، تەنانەت ئەو لە 180 دایانرێن ئەمە شاشکرایە کە زۆر جار لە ڕێگەی وەفاوەلای حیزبیەوە دایانرێن، نەک لە بەرەوەی ژنانێک بەتوانان و ژنانێکن کە بەڕاستی بەرژەوەندی ژن بۆیان گرنگەوە لی تێئەگەن و لە پرسی ژن تێگەن. لەبەرەوە ئەو پۆستانەش کە تەنانەت لە پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکانی شاهەیە جاری وا هەیە کاریگەری کێوتۆی نێچکە و کەسانی ئەو پۆستانیان هەیە، نەپەیوەندێکی بەهێزی ئەو تویان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانەوە جاری وا هەیە لە پرسی ژنی شارەزانین. بەڵام ئەم کۆتایش تەنانەت بۆ دەستگاکانی جێبەجێکاری ینی حکوومەت وەزارەتەکان جێبەجێ ناکرێت. بە پێچەوانەوە سەیرەکەیت زۆربەی کارمەندەکانی وەزارەتێک ژنن و هەتاچیتە سەرەوەی هەرەمی دەسەڵات سەیرەکەی پیاوان ژمارەیان زیاترە لە ژن، زۆری زیاترە لە ژن. بۆ نمونەمە 21 وەزیرمان هەیە، 3 وەزیری ژنمان هەیە و ئەمە ڕەنگدانەوەی هەیە لەسەر سەرجەمی سرەکتوری وەزارەتەکان، بۆ نمونە بەڕێوەبەری گشتیەکان، ڕاوێژکارەکان و سەرۆکی لیژنەکانەمانە زیاتر پیاون. بەڵام من ئەمە یەکشتی تر ڕوون بکەمەوەی ژەوەیە تەنها مەسەلە ژمارەکە، ئێمە تەنها باسی ژمارە بکەین، زیادکردنی ژمارەی ژن. ئەگەر ئەو ژنانە تەنها ژمانێکی گوێڕایەڵی حیزب بن و وشیاری جەندەریان نەبێت و کار بۆ دۆزی ژن نەکەن، زیادکردنی ژمانی ژن و پیا تەنها هاوسەنگی ژمارەیە ڕاگرێ، بەڵام لە ڕاستیە پرسی یەکسانی جەندەری ناباتە پێشەوە. زۆر گرنگە و کەسانی کە دەچنە ئەو بوارانە ئەو شوێنانە وشیاری جەندەریان هەبێ، ئەگەر نەشیان بێ کار بکەن بۆەوەی ئەو وشیارە دروست بێ لە خنانەوە لە نێتوەرک و پەیوەندیەکانیانەوە فێر ببن کە گوێ لە ژنانی تر بگرن. زۆر گرنگە ئێمە تەنها لە ڕێگەی ئەزمموی خۆمانەوە بڕیار نەدەین، گوێ لە سەرزەوی بگرین کە کێشەکانی ئەوان چیەوە، بەرژەوەندی ئەوان لەکوێدایە. بەڵێ باشە دکتۆر، نەگەیشتنی ئەو جۆرە ژنانە بەو پلە و پۆستانە ئەمە کەم تەرخەمەیە یا کارێکی بە بەرنامەیە دەکرێت؟ مەبەستم لە کەم تەرخەمی حکوومەتە یاخود مەبەستم لە کەم تەرخەمی حکوومەتە یان کارێکی بە بەرنامەیە ئەیکات؟ ڕاستیەکەی مەسە ئێمە نیەت یعنی حکوومەت خۆی کێیە، یعنی چەندین لایەنی جیاواز لە حکوومەتە هەیە و چەندین هەم حیزب و هەم دەستگای جیاواز لە حکوومەتە هەیە. نازانین لەسەر نیەت بڵین چی، بەڵام ئەگەر سەیری ئەزمموی ڕابردوو بکەین بە پێیەوەی کە ئەم ڕخنەیە چەندین جار ڕۆبەڕووی حکوومەتی کوردستان و دەستگا جیاوازەکان کراوەتەوە کە تکایە ئەگەر ژنێک هەڵەبژێرن بۆ بڕیاردان، تکایە هەوڵبن ئەو ژنێکی کارا بێت، ژنێک بێ ئیش بکا بۆ دۆزی ژن وە سەرەڕای ئەوەش هێشتاش ئەو جۆرە ژنانە هەڵنابژێرێن، ئەتوانین بڵێن کە ئەشێت ئەمە مەبەستدار بێت. یعنی هەندێک ژن لە ژنانی ڕێکخراوەکان کە ئەسڵان حیزبەکان بە مەبەستەوە ئەم ژنانە هەڵەبژێرن، چونکە ئەزانن ئەم ژنانە تەحەدایەکی ئەوتۆی سیستەمی پیاو سالاری و دەسەڵاتی پیاو ناکەن، هەر بۆیە مەترسی نین لەسەر ئەم سیستەمەوە، بۆیە لەوێ شاجیانە بێتەوە. بەڵێ دکتۆر، دواپرسیارم دێمە سەر ژنان لە پەرلەماندا. دەبینین ژمارەیەکی ژنی زۆر ئێستا هەیە کە لە پەرلەماندا، لە پەرلەمانی هەرێمی کوردستان، بەڵام کاتێک کە وەفدێک ئەچێتە وڵاتان، وەفدی حکومی بێ، وەفدی پەرلەمان بێ، زۆر کەمتر ژنی تایە. گرنگی دانانی ژن لە وەفدانەدا چەندێک گرنگە با بڵێن دانانی ژن لە وەفدەکانە کاتێک کە ئەچن بۆ وڵاتێکی تر و نوێنەرایەتی ژنی وڵاتەکانی خۆیان بکەن؟ وی ڕاستیە زۆر جار لە تەنها بۆ ئەگەر وەفتێکی گرنگ بێ و بۆیە بیانەوە پیشانی بن کە ئێمە ژنمان هەیە لە ناو کۆمیتەکان و لە ناو پەرلەمان و لە ناو دەستگاکانە، جاری وایە ژنێک دوان داخڵەکەن، بەڵام من زیاتر ڕووکەشیە. بەڕاستی من مقابلەی ژنێکم کرد لە وەزارەتەکانە کە بۆ ماوەیەکی کە سڕ کراوە لە وەزارەتە، باسیەوەیە کرد ئەیوت کە وەفێکی ئەوروپی دانوێ بڵێن ئێمە ژنمان هەیە و ئەتوانێت قسە بکە، لەگەڵەوەشا کە من سڕ کراوم زیاتر من بانگەکەن، چونکە ئەزانن تۆزێک ڕوویان جوانترە بێ لە بەردەمی ئەم وەختە.
و ئەمە ڕاستێکی کەمی تۆ مەسەنەڵی ڕێژەی ژن زۆرە لە 130 بە لە 170 کە پیاون ڕێژەکە زۆر کەمترە لە نیوە دوو هەمان مەسەلەن تەنانەت لە کۆمیتەکانی پەرلەمانە ژنان زیاتر لە ناو کۆمیتەی ژنانە کۆکرێنەوە زۆر کەمتر لە ناو ئەو کۆمیتە بڕیاردەر و حساسەکانی بەڵداجیانە بێت و کۆمیتانە زیاتر پیاویان تایە تەنانەت بۆ خولی پێگەیاندن بۆ سەفەر بۆ بینینی وەفت و پێشوازیکردن بڕیاردان بەشێکی زۆری مەسەن ئەو ژنانەی ئێمە مقابلەمانکردن لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان باسی ویان نەکریان و بڕیارەکان لە شوێنی کار نادرێ بۆ نمونە پیاوەکان ئەڕۆنە دەرەوە ئێوارە ئیتر سەیرانەکەن گەڕانەکەن جگەرە ئەکێشن جاری وای ئەخۆنەوە بەیەکەوە مناقەشاتەکەن لەوێ بڕیارەدەن کاتێک گەزانین ئێمە ڕۆینەوە بۆ ئیش دوو ڕۆژ دوایەوە سەیرەکەین بڕیارێک دەرچەوە ئێمە ئاگامان لێنێ چۆنم بڕیارە دەرچووە بێگومان لە نێتوەرک و تۆڕی کۆمەڵایەت بڵین پەیوەندیەکانی ناو پیاوەکان و چونە دەرەوەی خۆیانە مناقەشەشیان کردو و بڕیاریشیان داوە دوای بڕیارەکە بەداخەوە دکتۆر چۆمان هەردی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتەکە لەگەڵماندا بووی دەستیەوە خۆش بێ و زۆر سپاس زۆر سپاس بەردەوامین لەسەر بەرنامەکەمان سەبارەت بە یەکسانی جێندەری لە پارێزگای هەڵەبجە بەشێک لە پۆستە دیارەکان لەلایەن ژنەوە بەڕێوە دەبرێت ئەمەش تایبەتبەندیەکی بە هەڵەبجە بەخشیوە بەشێک لە ژنان لە پۆستە ئیدارەکاندا دەڵێن ئەو ژنانەی کە لە پۆستە کاریگەریەکاندان بە توانای خۆیان چوونەتە ئەو پۆستانە بەڵام هەندێک لە چالاکوانانیش هێشتا نیگەرانیان هەیە یەکێک لە خاڵە جیاوازەکانی پارێزگای هەڵەبجە لەگەڵ پارێزگاکانی دیکە بوونی ژمارەیەک لە ژنانن لە پۆستە ئیداریەکان نۆخشەناسەی قایمقامی هەڵەبجە دەڵێ ئەو ژنانەی کە ئێستا لە ئیدارەدان لەبەرەوە نییە کە ژنن بەڵکو بە تواناکانی خۆیان هاتوون ژن لە مێژووی هەڵەبجەدا پێگەی تایبەتی خۆی هەبووە بگومانم ژنانە لەسەر ئەست و توانای خۆیان هاتوونەتە پێشەوە واتە بەس بۆەوە نەهاتوونەتە پێشەوە کە ژنن لەسەر ئەست و توانا و کاری خۆیان لە ڕابردووە کە کردویانە دواتر ئەو پۆستیان وەرگرتووە و ئێمە ئومێدمان وایە کە لە ئایندە ژنی زیاتریش لە ناوچەکانیکەی هەموو هەرێمی کوردستان و پارێزەکانیکەی هەرێمی کوردستان و لە پۆستە جیاوازەکانیشە ئێمە ئێستا وەکو ژنان پۆستە جیاوازەکان لە وەزیر لە بریکاری وەزیر لە بەڕێوەبەری گشتی لە دادگاکانیشە تەنان وەکو پێویست نییە بۆ لێپسراوی مافی مرۆڤی هەڵەبجە دەڵێ 89 فەرمانگا هەن لە هەڵەبجە پێنجیان لەلایەن ژنانەوە بەڕێوە دەبرێن لە ڕووی جێندەریەوە زۆر کەمە بەڵام خاڵێکی وەرچەرخانە بۆ ئێمە پێویستە ڕێژەکە زیاد بکرێت جێگەی دەستخۆشیە جێگەی دڵخۆشیە بەڕاستی کاژن کوشتن نییە کە کۆمەڵێت و تێژینە بەڵام بای ئەوەش پارێزگایەک و ئەو هەموو خەڵکە و لەم مۆزعە ئەو بەریەکەوتینێک هەر ئەبێت و تێژی هەبێت بەڵام هەبوونی ژن لە پۆستە ئیداریەکانە بەڕاستی ئەمە پێشێلکاریەکی زۆر گەورەیە بەرامبەر بە ژنان کراوە لەوەی کە نەبوونی بەڕاگررتنی باڵانسێکی جێندەرێ بەڕاستی تو 89 فەرمانگەت هەبێت و پێنج ژن بەڕێوەبەر بێ ئەم بابەتە زۆر گەورە بکەی ئەمە ئەگەر بێت و هیچ پێوەریشی بۆ دابنی ناچێتە هیچ پێوەرێکەوە چالاگوانێکی مافەکانی ژنان دەڵێ ئەو پۆستە ئیداریانەی کە بەدەست ژنانەوەن کاریگەریان لەسەر کەمکردنەوەی ڕێژەی توندوتیژی دش بە ژنان نییە لەم پارێزگایە نووسینگەیەکی توندوتیژی دش بە ژنان نییە شەڵتەرێک نییە بۆ پاراستنی ژنان نووسینگەیەک نەبێ هۆ توندوتیژیەکانی تیا تۆمار بکرێ حتممە توندوتیژی لەو شوێنە سفرە ئێمە بەڕێوەبەرایەتێک هەیە تاوەکو ئێستا لە هەڵەبجەیە بوونی نییە نووسینگەی نییە کەسێکیش توندوتیژی بەرامبەر بکرێ ناتوانێت بگاتە شارێکی دوور لەوێ سکاڵا بکە و تەنانەت شوێنێکیشنە ئەو ژنانەی تیادانین کە توندوتیژیان بەرامبەرەکرێ و من هیچ ڕەبتێک لەم نێوەندا نابینم و زۆر جاریش ئەمە بۆتە هۆی ئەوەی کە لەلایەنێکەوە بەداخەوە کە ئەماڵم زەرمەند بین بۆ نمونە نەبوونی شەڵتەرێک ئەڵێن هەڵەبجە هەموو ژن بەڕێوەیە با چۆنە خۆیان کاریان نەکردو بۆ ئەوەی شوێنێکە بێ ژن داڵ دەبا سەرۆکی زانکۆی هەڵەبجە کە ژنە دەڵێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە پۆستەکان کە بەدەست ژنانەوەن کاریگەری ئەرێنیان هەیە لەوەی کچان و ژنانی دیکە شاویان لەوە بێت پۆستی ئیداری بەرن بەڕێوە لەگەڵەوەشدا لە هەڵەبجە زۆرێک لە حاڵەتەکانی توندوتیژی دش بە ژنان نییە
بەشێکی زۆر لە کچان و لە ژنان سەیری ئێمەمانان بکەن بۆی تمۆحیان هەبێ ویستیان هەبێ حەسیان هەبێ ئەوانیش بگەنە ئەو پلۆپۆستانێک کە لەم شارەدا ژنان بەڕێوەیە بن نەک تەنها لە هەڵەبجەیە حەزەکەم بزانێ ئەمە بۆ بە بابەتێک لە زۆربەی زۆری شارەکانی ترا هەڵەبجە بە جیاوازی وێنا ئەکەن کە کچان و ژنانی شوێنەکانی تر کە مقابلە لەگەڵ منەکەن کە تەلەفۆنم بۆەکەن کە پەیوەندیم پێواکەن ئەو دەستخۆشیاکەن کە حەزەکەی ئێمەش وەکو ئێوە ژنانی شارەکانی تر جێگاکانی تر بە هەمان شێوە بتوانین لە پۆستەکانە ڕۆڵمان هەبێ و دەورمان هەبێت. لە کاتێکدا لە هەڵەبجە بەشێک لە پۆستە ئیداریەکان بەدەست ژنانەوەن بە پێی زانیاریەکانی دەنگی ئەمریکا لەم ساڵدا و لە 8 مارسدا ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و خانمان بڕیاریان داوە بە پۆشینی جلوبەرگی ڕەش ئەو ڕۆژە بەڕێ بکەن لە بەرامبەر زیادبوونی حاڵەتەکانی ژن کوشتن و ژن سووتاندن لە هەرێمی کوردستان. لە سەرەتای ئەم مانگەشدا و لە هەڵەبجە بە پێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هەڵەبجە ژنێک خۆی سووتاندووە و گیانی لێدەستداوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. لە ئەمریکاش پاش زیاتر لە 104 ساڵی خەباتی ژنان بۆ یەکەم جار جێگیری سەرۆکی ئەمریکا ژنە و ژنان لە ئێستادا نوێنەرایەتی نزیکەی لە 120 ئەنجومەنی نوێنەران و سیناتی ئەمریکا دەکەن. شارەزایان دەڵێن نوێنەرایەتیکردنی ژنان گرنگە بۆ بەدەستهێنانی دیموکراسی لە سەرانسەری جیهاندا. یەکەم گۆتەرا ساڵانەیە سەرۆک جۆ بایدن ji gelekî aliyan dîrokî bû. Cara yekem du jin li pêş serokê de rûniştin. Yek ji wan cîgira serok Kamala Harris û ya din jê seroka civata nûnera Nancy Pelosi bû. Yekem valiya jiniya Elata New Yorkî Kathy Hochul li ser Twitterî nivisand. Ji vê baştirên tiştûneyek ku meha dîroka jinan bi dîrok nivisandina du jinên reber di yekem gotera salanêya serokê de dest pê kir. Di sala 2021 de Kamala Harris bû yekem jiniya bi esel Efrîkîn Amrîkî û Asyayî ku bû cîgira serok. Beriya wê Hillary Clinton bû yekem jina berbijar ji partiyekî serekî Amrîkî. Li hinek pispor dibêjin ku Amerîka hê negihaştiye vekhevetiya zayendî de asta bilind e. Li Amerîka mafê dengdayîna jinan di sala 1920 de bi saya tekoşîna jinan ve dest pê dike. Ji pitirê 8 milyon jin cara yekem di hilbijartina serokwatiya 1920 de deng didin. Profesör Robin Munşi dibêje hilbijartina jinan ji bo parastina mafê jinan giring e. Is at the very heart of democratic citizenship. Dengdan bengaha hemalatiya demokratîk e. Ji ber vê yekê dema ku jinan li wîlayetan deng bi dest xist, wateya jinbûnê diguherand, wan wateya jinê diguherand. Ji bo jinan wateya welatiya demokratîk diguherandin. Ev e ne tiştekê biçîk e. Piştî hilbijartina serokwatiyê 2016 bi hezaran jin li paytext Washington bû protestokirina serkeftina Trumpê û gotinên wî yên ne baş li dijî jinan meşa jinan li darxistin. Stranbêja navdar Madonna jî beşdarî vê meşê bûbû. Did not win this election, but good will win in the end. Qencîd vê hilbijartinê de ser neket. Lê qencîd vê duayê de dê bi ser kevin. Ji ber vê yekê we diyar e îro destpêka çîroka me ye. Şûreş ji vê rê dest pê diket. Têkjiyan ji bo me û mafên azadiyê em wek hev bin. Warin em bi hev re di nav vê tariyê de bimeşin û bizanîn ku em natirsîn. Li gor navenda jinên Amrîkî û siyasetê li zanîngeha Rogersê di hilbijartinên di sala 2018 û 20 de jin bi hejmarekî mezin di hilbijartinên herêmî û netewî de bi ser ketine ku piraniya wan ji Partiya Demokrat bûne. Di Kongresa Amrîkî de 145 jin hene, 121 ji wan li nûnera civatan denin û 24 ji wan jî senatorin. Jin ji 151 hejmara Amerîkayê li tevî ku hejmara wan li Kongresê dîrokî be jî nûnertiya wan li beramberê hejmara wan kêm e. Di çarçoveya ji nû vekirina tekilî netewên yekbûyî, reveberiya Biden giringî dide Ajansa Jinan ya Netewên Yekbûyî û daxaftina xwe ya 2021 de cîgira serok Kamala Harris got bo demokrasiyekê xurt tevlîbûna jin pêwîst e. It is critical that we continue to defend democracy. Giring e ku em parastina demokrasiyê bidûmînin. Ji bo wê Amerîka û netewên yekgirtî û sîstema piraliya berfira heratêkeliya xwe xurt dike. Rewşa demokrasiyê jî di bingehê xwe de bi hêza jinê vegirê daye. Nebitine ji ber ku dîrxistina jinan di biryargirtinê de nîşana demokrasiyek xelet e, lê ji ber ku bejdarbûna jinan di demokrasiyê de xurt dike.
د عالی دن و تاویک و ماف دنگدانا جنان د سال 1920 د دست بیکر حتی سال 1960 جنن وکی افریقین امریکی نکاربون دنگ بدن نها سرک بایدن بو دادگاه هر بلنتی آمریکایی دادور کتانجی براون جاکسونی کر بربجار اوی ببه یکم جن افریقین امریکی لدادگاه بلنتی آمریکی ده ببه دادور گر وره پجراندن. لی کوماری لدجی بربجارتیا وی دردکوین وکی سناتور کوماری تد کروز و دبیجن جبر کو بایدن بتنه جنه کی افریقین امریکی بو بربجاری ده فکره اف پیشی بربجارن میر و جنه نه رش دگره دبیجن پلانا سرک بایدن حقیه. ئەو ji her kesekî din ran neheqiye û ew pêşiye li her kesî digire ku bibe berbijêr. Di dadgeha Belend de sê jin di nav neh endamên dadgehê de kar dikin. Heta niha bi tenê du Efrîkîn Amrîkiyên zilam di dadgeha Belend de bûne dadver. Serok Biden bi biryarê ku jinekî reş vê bibe dadver. Rûken Işık, Washington. بینەرانی بەڕێز لێرەشدا هاتینا کۆتایی یەکەم بەرنامەی مانگانەی ژینی ژنان. بەجێتان دەهێڵم هەر شاد و بەختەوەر بن.